قسەیەکم لە کتابێ خوێندەوە دەڵێ کەسێک کەبابی دانابوو ئەوها لە ماڵە دانیشت بوو لەگە خێزانی لەگە منداڵی و هەموو لە دیار دانیشت خەریک بوو بێن لە دەرکەیاندا دەڵێت تەماشایان کرد لە کامیرە بینن داچیتی دەڵێ گوتی هەری گرەوەچی ڕۆی دەخۆی الله دەڵێ هەریانگەدا چی هات هەستی کرەخە کەباب بڕک بێ ئاروشتی وایە بۆنی ینی دیارە ئیدی ناشاردرێتەوە بۆنەکەی هەستی پێکرد نانتان نەخواردەم ناوەڵام ناخۆین و ئیدی دیارە ئینسانەگە بێوێ کەسێکی بەڕێ بکە داچی عاقل بوو تێگەیشت ڕاست ڕۆی بەس من لێرە مەبەستم یەک نوختەیە تەماشاکە دەڵێ ژنەکەی حەملی هەبوو خێزانی کابرا گەلە گەلە بەوە فاتر بوو لە پیاوەکەی گوتی تەکسیەک بگرە با بڕۆین لە بۆ تەواری گوت خێر گوتی حاڵم تەواو نیە مێ ئەو منداڵی ناوزگم بچوێنم گوتی لەبەر چ گوتی نەوەکو پیاوێکی بێوەفای وەچی تو لێ دەرچی تۆ ئەگەر یەک تۆز جورئەتت هەبی کە بابت بە من شاردەوە لەبەر داکت یعنی کوتام لەو خواردنە دەکەی لەو نانە دەکەی بەبێی داکت حەزەکەم ئەو منداڵی ناوزگم بچوێنم ئێستا نەوەکو بە تو بچی نەوەکو تو بێوەفابی جا بەڕاستی هەندێک ئافرەتی ئەوە دەرسەداتە پیاوەکەی خۆی ئینسانە بێ ئەوانە بەڕاستی لەبەر چاوی خۆی دام لێ کورە ڕۆژێک دادە قیامەتە کورەیەکێک لەو کەسانێک کە زۆر زۆر لە خوای تەبارەک وتەعالی نێزیکت دەکاتەوە چاکەکردنە لەگە داکوباب دوورکەونەوە لەوانەی کە داکوباب عەزیەتەدا